ناخم تەواو. ئەی بۆ نای خۆی باوکەکان ئەی چییە خۆیت؟ دەسێژە ماس حەزم لێ نییە ئای؟ ئەی باوکەکان ئەوەی هەیە نییە لەو ماڵەیە بەس ماستە لەگەڵ یەک پارچە کوێری دوێنێ. کچە جوانەکەم دوێنێ خێوێکم بینی؟ چ خێوێک خوا بە خێری بگێڕێ دەرگای سەلاجەم کردەوە سێرەکەم یەک مەڕی ماشی تایە. ئەی لێو خوارد؟ کرا و جوان یەکسەر دەستم برد بۆ ماینچەکەی ماینچە. کەمانچە؟ نەبا بە کچەکەم کەمانچە چێکە لە ناو مەڕە؟ ماینچە. زۆر بەرەزان خوا بە خێری بگێڕی. ئامین. خەڵکی مەڕۆشتە خوا توشتی سوورۆگرۆ ئێمەش ماست. خوا شکرم بە بەشی یا ڕەبی. ماڵەکە گوڵزار خان فەرموو گوڵزار خان. سەلام عەلەیک. عەلەیکم السەلام یاخوا بەخێر بێ. چۆنی مام ساڵح؟ بەخێر بێ کچە جوانەکەم. ئەو کچەکەم بۆ هێنایتەوە. ئەوە بۆ گری کچی من؟ هیچ نییە. ئاخر دە گوڵزار خان تیکەی نانەبایەتی دوێنەوەتی فەلافلی یاوەتێ تۆ خۆ پیزا و خواردۆ فەلافلی بە کچەکەی من. ئەتانەوێر ئەوەیە. ناتانەوێر ئەوەیە هاوش بگرە. دەستی خۆش بێت. ئەوە تا. بەیانیش ئەیبێوەنە؟ بەیانی شەی بەم. باش. سەعات 8 حازر بێ. حازرە بەسەر چاو. دەیخوا حەفیز. دەیخوا حەفیز بێت. کچە جوانەکەم قوربانەکەم. خوا باوکەی تێ بە خوشکەکەم لەگەڵەوە ئیش نەکات. خڕۆڵە چی بکەین من حەزم بە سۆڵیە حەزەکەم بخوێن و خوێندنەکە سەکەوتوومەکە. بە قوربانی دڵم ئاخر خوێنم پارەی ئەوێ کچی من. ئەخە دە باوکەکەم و خۆم ئیشەکەم هەموو پارێ دەرەکەمەوە بەس بە ئیتت خۆ خوشکەکەم سوال نەکات. کچە جوانەکەم ئاخر تۆ لە من دوو بوشتەی دوو ڕۆژ دەکەیت و سێ ڕۆژ دەردەکەن بۆ ماڵ ئێستا نازانم تۆ لە ئیشە یا دەرکراوی. نەخێر باوکیان ئێستا ئیشەکەم ئیشێکی تریشەکەم بەس بە خوشکەکەم سوڵکەری نەکات. من ئیتر سوال ناکەم حەزم بە خوێندنی سەرکەوتوومەکە. قوربانی دڵم دەچی بکەم پارەمان نییە ڕۆڵ خۆ دەزانی باوکە نەخۆشە مانگی بای 300 هزار بەزێن بە عیلاج و دەرمان ئەوە تا لەم کورە سەگەیان مانگی بە 200 هزار ئەیدی ئەوە دەبێ وەڵی نازم چۆن بژین مە قوربان. هەلو ملازم بروسک باشی شکر دەستان خۆش بێ هەواڵم پێگەشتووە کە شارتان پاک کردوێتەوە لەو سوالکەرانە لەشتان ساغ بێ ئەزانم بیکەنەوە بە شارەکەی ساڵات بەس یەک شتم بۆ بکەن مەحاوەلە بکەن ئەو مافیانە بگرن کە تیجارەت بەو مناڵانە واکەن دەستان خۆش بێ خوا حافیز هاوڕێیان ئەوە ئەو دوو نەفەرن ئێوە بە دوایەکەن بەڵام کارێک مەکەن بازن پێم بڵێ ئیش و کاری ئەمڕۆ چۆن هەر زۆر باش بوو لە هەموو ڕۆژەکانی تر باشتر بوو ئەی ئافرین دەستان خۆش بێ اینجا بزانم بە تەمای چیت من بە تەمام بچم بۆ تورکیا ئیشەڵڵا ڤێلایەکی گەورەی زۆر کیبار بکڕم کلەکەشێم بە جەناب و بە خۆت ئیتر پێویست ناکەم پشتە ئۆتێلم بتێنەوە ئیسراحەتی تیا بکە دەست خۆش بەڕاستی من نازانم چۆن سوپاسی تۆ بکەم من بەو شەهادەیەوە باوەڕ بکە موچەکەم ناگاتە نێوی ماڵەکە تەواو بێ بەڵام لەوتی تۆ ناسیوە زۆر باشە ئێستا سوپاس دەکەم شادشە هەیە؟ بەڵێ ئەی ئافرین بەو مناسبەیەوە سەنتەرێکی جوانکاریشی بۆ دانێم خۆ سەرپەرشتی بکە پۆلیس قۆڵە سەنگەر وەکە لامەکە کاتەدان پۆلیسە یاڵا قۆڵە سەنگەر بە بەس من ئیش نەکردم ئەو ناناسم بۆ چییە؟ هەلو ملازم بروسک باشی ئەزانم هەواڵی خۆشی پێیە بەڵێ سعد و نەخشینشمان دەستگیر کرد دەستان خۆش بێ و بە پەلە بگەڕێرەوە بۆ دایرە ئێوە شایان ئێوەن خەڵات وەرگرن بەس سەر چاوای سا خۆش مەگەڕێمەوە دادێکیان منە شتێکم لێ بکڕا یاسین چێژ هەسە سیرکە هەستا چی بووە؟ ئەمە تۆ چیەکەی لێرە؟ لەسەر جادەکان دەریان کردوین هاتوینەتە ناو ماڵەکان جا کچمە ببیتە ماڵی ئێمەوە ئەی تۆ کە سوکاری نییە لەگەڵ چێژیت؟ نەدایکم ماوە نە باوکم ماوە ئەی لەگەڵ چێژی کچم؟
هەر خوشکەکەم لەگەڵ خوشکەکەمەژ ئەی کوا خوشکەکە و خاڵی جان بنەشتێت نێشت هەی تۆ نەو هەمویان ماگرتووە و فەقیرانی سەرجادەکان کورە وەڵڵی ژنەکە نەمان هێشتووە یعنی سجن نایگری ئەمەی لێیە دەستە هەستە پیاوەکە باشتە خێریان بەدەستە وەرە ڕۆڵە وەرە 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 وەرن دێ وەرن وەرە ڕۆڵە وەرە وەرە وەڵڵاهی نازانم ئەمە چی بۆ ئەمانە لەکوێ هاتووە ئەرە دەبەسە خۆ عەلوەکە نیوە چییە؟ ئەمە هی ئەوانەی لای ترافیکەکەن هاتوون بووێرە ئەڵەم ژنەکە شتێ بە مێشکمان هاتووە بۆ ئێمە نەچینە سەر جادە و ئەمان بێنە ناو ماڵەکانەوە بێ لەمە داوای لێ بکەین سوالکەری سەر جادەکان کە بێزاریان کردوین بێنە ناو ماڵەکانەوە ئێمە ماڵەکانیان بۆ چۆڵەکەین وچینە سەر جادەکان بڕۆ با بڕێ بڕە ئەنە چۆ